عێراقی سەدام حوسێن وڵاتی زەینەب سەلبی بوو، باوکی فڕۆکەوانێکی تایبەتی سەرۆکی دوایین بوو. شەڕ هەمیشە لە پشتەوە بوو. لە پێشدا شەڕی سەدام حوسێن دژ بە ئیران، سەلبی بۆ هاوسەرگیریەکی ڕێکخرا و عێراقی بەرەو ئەمریکا بەجێهێشت. پێش ئەوەی سەدام لە ساڵی 1990 هێرش بکاتە سەر کوێیت، هاوسەری سەلبی دکتاتۆرێک لە جۆرێکی تر بوو. پێشێلکاری بەرامبەر دەکردم بە هەموو شێوەیەکی جەستەیی و دەرونی و هەموو شتێک، بۆیە دوای سێمان جێم هێشت و لێ جیا بوومەوە. لە هەمان کاتە ترس و تووقاندن و دەستدرێژی و ئۆردەگا زۆرەمەلیەکان لە دەمی شەڕی بۆزنیادا سەری هەڵدا و لەسەر زەینەب کاریگەری هەبوو کە بەڵێن بەداکی بدات لە یارمەتیدانی ژنان و بە یارمەتی کەلیسای یەکتاپەرستی و ئەو پولەی خۆی و هاوسەری دووەمی پاشەکەوتە کردبوون بەرەو کرواتیا ڕۆشتن و دەست بە سازدانی ڕێکخراوەی ژنان بۆ ژیانی نەتەوەیی داون. بەبیرم دێ سپتەمبەری 1993دا لە پاسێکدا بەسرم برد بۆ دابشکردنی پارە بەسەر 33 ژنان لە کامپەکانی پەنابەری لە ئۆکرانیا. لە سپتەمبەری 2009دا 234,000 ژنمان یارمەتیدا بە دابشکردنی زیاد لە 80 میلیۆن دۆلار و بەکارکردن لەسەر بنەمای مانگانە لەگەڵ 62,000 ژناندا. سەلبی پاشان پەرەی بە هەوڵدانەکانی بۆ کۆسۆڤۆ، ڕەواندا، نیجێریا، کۆنگۆ و سوودان و پاشان عێراق و ئەفغانستان داوە کە هەموو ناوچەکانی شەڕن. ڕێکخراوە ژنان بۆ ژنان بەرنامەیەکیان پێکێناون بۆ یارمەتیدان لە گواستنەوەی ژنان لە هەژاری و تەنگانەدا بۆ خۆگەیاندن. فێری شارەزاییان دەکەین، وەک دروستکردنی خشت لە کۆنگۆ و یاخۆ سەرپەرشتیکردنی کێڵگە لەسەر ئاسێکی بازرگانی لە ڕواندا و سوودان و یا دروستکردنی خشت لە ئەفغانستان. ڕێکخراوە ژنان بۆ ژنان جیاوازیەکی بۆ ژنان پێکی نابوو لە ناوچەکانی شەڕدا. لە وڵاتانی وەک سوودان کە داهاتی یەک کەس لە ساڵێکدا لە باشووری سوودان 80 دۆلارە، ژنەکانمان 190 دۆلاریان لە ساڵێک دەست دەکەوێت. لە وڵاتانی وەک ڕواندا کە داهاتی یەک کەس 450 دۆلارە لە ساڵێکدا، ژنەکان 200 دۆلاریان لە مانگێکدا دەست دەکەوێت. بە فێرکردنی ژنان لەبارەی مافەکانیان، ژنان بۆ ژنان یارمەتی داون لە تێکۆشان دژ بە توندوتیژی و خۆماڵی و بەهێزکردنی دەسەڵاتی ژنان. بۆ نمونە لە سەدا 15 ژنان لە ڕواندا یارمەتیمان داون خۆیان بۆ هەڵبژاردنەکانی ناوخۆ کاندید کردووە. سەلبی بە هیوایە لە پێکنانی بزوتنەوەیەکی جیهانی بە نیازی دڵنیابوون لە پاراستنی ژنان لە توندوتیژی لە نیوانیان بەریاردان. ئەمە ڕاپۆرتی بوو لەلایەن بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا.